سلااو جەماعەت ئەو کاتتان باش چاوی یەکەوەیەکەتان باز دەکەم بە جددی ماوەکی زۆرە لێتان دوورم ئێستا هاتیمەوە کوتان ئینشاڵڵا بەشتی جوان دەمبین ڕێزمەیە ئینشاءڵڵا هەر کەسێک حەز دەکات سەرکەوتی بینی یان نزیکەوە سەرکەوتی بینی ناپاش ناو کافەیە خۆمم هەر کەسێک دێ بەخێر بێن سەرسەر و سەرچاو چاویتان باز دەکەم بە قوربانتان سلااو ڕێزمێ لە بۆخوانەکان لە بۆ ئەو خوشک و برایانە چاوی یەکەوەیەکەتان باز دەکەم و سلااو ڕێزی تایبەت شمێ لە بۆ ئیدۆتەرەکان چاوی یەکەوەیەکیان باز دەکەم گەڕۆ غەریبی چێ دەکەم بچمەکەم برام فەرمانی برام هەلا فەرمانی برام کوی بە قوربانت بە قوربانم کوی فەرمان ئەحواڵت کە وەزکە نامی بۆ ناویدیم چاڵ پرامەکە بامی کوی قوربان دەم کوی کرا دێ و برایانە دێ و خوشکانم و چاوەڕێمەیان دەکرد کوی ئەحواڵت کە بس بهم دەکات تەلەفۆنی جواب دەمەوە وەڵڵا سەرکەوت دێتەوە وەڵڵا سەرکەوت قوربان دەم چاوت مازم هیچ تازە لە حەلاقی مڕازات مەگرێت ئەرێ وەڵڵا مەمنونم چنیە بەرەوە پێم چم لە دەنی خۆ پارم لێ کاکە لەوڕەوە بەزمەکانی فەرمانی ببینە کوی وەڵڵا یاخۆ باش کاک سەرکەوت بەخێر بێەوە ئەو لێر مۆشت بەلاش ئەو لێر مۆڵ سوارە سەعات بۆ 5,000 بەخوای سەعات بۆ 5,000 سەعات سەرکەوت بەیانێ یاخۆ بەخێر بێ سەرکەوت جیا پێ خۆدەم بەخێرەوە لێر مۆڵاوەدامەوە سەگە ڕۆستەگە ئەوڕۆ ڕازە سەعات ئەف سەعات بە 5,000 5,000 بلێ وەڵڵا خوا دەزانی کورەوە خەڵک دێ قورعان باخۆی بەتوانین دادا وەڵڵا 5,000 سەعات لە بەرخاتی سەروی کامەشت بەدرە بە بە پێنجی وەڵڵا 5,000 سەرکەوت کاکە برام ئەو دکانی فەرمان بەخوای وەرم ئەوە کەیت کە ژەمی سێقات هەرزان بە قورعان فەرمان ئەتاکەنەوە ئۆڤەرەیە حتا کورە سبێنی ورانەشەیە حتا سبێنی ساعات 5,000 5,000 تۆ کاکە كل موجود ساعة بەخوای بیستەکەی بە پێنجی پەشیمان نابی و بڵاو دەکەمەوە وەرە بەخۆشی تۆ تواتیەوە بە قورعان کاک سەکەوت 5,000 مو 500 کاکە ئەوە لە دوکانی فەرمانی بە برام باع وعدی دا تا کاکە لاو لێر مۆڵی دوکانی فەرمانی لە قاتی ناوەندێ لە قات ناوەندێ کاکە هەر چنەی 5,000 لە شایچ بە تاوە فەرمان پەشمان نابی 5,000 کا فورتەرەکەم دۆ سەرکەوت بینە تو نابی لۆ 5,000 وەڵڵا 5,000 5,000 تاوە برام وەرناو لێر مۆڵی سەرکەوت عراقیە بەخوای وەرناو لێر مۆڵی تاوە کاکە ئەشا بە داشکان کرا تەواو بەخوای حەقسێکرد و 5,000 بڕن لە شای بن ئەبزانم باشمان کردە 50 دلار بەخوای چ بۆ فەرمان ئەوە تەمام عەسەن چ ئەوە زەمی مام عەسە ئەوە زەمی تو ئابێ جا بابم جا قارداش چی کردێ فەرمان خوانە ناسا ساوی عملات 6 وەرەقەی لە خۆی دایە ئەدا قەمیس ماکرد چی دابەوە دەگۆڵایەکە سون دەچی پێدادا وەڵڵا قەمیز دەژێت بابتی نا بە قەنەعات مەملەکەت هەر بەدەیدا بابت وەڵڵا بەخوای چیشت بە قەمیز ئەوە وا پیراوە خوانە ناسە بەخواتی مەگەوە پیرێدا جوانیە تا برام ناسمەکردنی سەلامەتی مەمەحمات دەنی زۆر غەریبی سناپیتم دەکرد بەجددی بە قوربانت دەوم جانە ستانفی دەکەین پێکەوە ئەمەتی باشە دەزوان لە دێکچم دێ خیال ڕاگرەدەی ئەفە ئیشی لە بابی خۆت دەکەوێتم بەجددی زۆریان کەم بەڕاستی ها ئەدێڕە دێکچم دەبا ببینم دێت کاکەر ئێستا لەگە سیمەی پێش دەرکەی دەشوین پێکەوە خاوێن دەکەینەوە سیمە جیان با جوان بشوین باشە بابا؟ بابا پرسیارێک لێ دەکەم